پێم بۆ دابستێنە. بۆچی بوو کەس نەبینی بێ بوو کەسەدار ناکە؟ کاکەوە من هیچ کە سوکارم بە تەواوی دەستیان لێشتوم بە کوردەکەی حاشایان لێ کردووم. ئەی تۆ بۆ کە سوکاری چی؟ کاری چۆنە جامان نەکرد کەس کارمان بێ بۆ لامە. بەڕاستی پێم سەیرە. چی بێسەیرە کاکە؟ پیامان کوشتووە؟ خۆ پیامان نەکوشتووە. کوڕی باش ئەگەی من لەسەر ڕفتاری خۆمان بەردەوام بین پلایشمان نەکوشت بۆ نەمانە کوشت. کورە واز لەو قسانە بێنە کاکە. دانیشە بۆ دانانیشی؟ دانیشە؟ دانانیش بۆ ئەتوێ چی بکەی؟ من بڕیاری کەم. بڕیاری چی؟ تو بڕیارمەوە بەجێت بێنم. من ناتوانم لەو زیاتر ناتوانم. خواحافیز. وەرە کاکە ئاراس ئاراس خۆ بەیەکمەکە وەرە بەجێم مێڵە توخوا تۆ برادەری وەرە بگەڕەوە وەرە.